ولی تماشاوان جیدی ولاتین عربیه کردن بحث ولاتین کنداو عربی کن جبلی عمان بارا بتریا ولاتین دن پیوندینان دیگر ایرانی باش نینه البته هن جوان ولاتن پیوندین خود دیگر اسرائیلی جی باش کردن لگرو پشتی شر غزه هر پیوندی مانه ایدی روشا تک توی روشالاتنا وینگلو و پتر تک بچه دچارچوبه او پیش هاتین کناهنه میسم مرادیه و شارزه پیوندین نف دولتیه لباجاره آلبورگ یادانی بارد گلمدایه برز میسم دماتا باش به ایدی اوا مبحث کری گلو ممکنه هف پیمانیه که عربی اسرائیلی لدیجی ایرانی لدوره سبارتی وان پیشات ناهنه دروز ببید؟ بەڵێ سڵاو ڕێز بۆ بەڕێستان بۆ بینەران و بیسەرانی کوردستان 24 زۆر سپاس لە ڕاستیدا ئەوەی کە بینیمان لەم ماوەدا دوای هێرشی ئێران بۆ سەر ئیسرائیل بەرپرسدانەوەی موشک و دڕۆنەکانی ئێران دیاری دەدا کە پێشتر لەوەی کە ئەم هاوپەیمانی ڕابگەێنرێت لە ژێرەوە کارگەلێکیان کردووە پێکەوە لەسەر بڕێک بابەتی ئەمنیەتی پێکەوە نزیکایەتێکیان هەبووە پێشووتریش ئەم باسە کرابوو لەلایەن وەکو ئەوەی کە لە راپۆرتەکەی خۆتانە هەبوو لەلایەن پاشای ئۆردنەوە باسی لێکرابوو وڵاتانی عەرەبی ئەزمونێکیان هەیە لەگەڵ ئەوەیدا کە ئێران زۆر جار توانیوێتی چ ڕاستەوە چ لە ڕێگەی ملیشیاکانەوە گروپە پرۆکسیەکانی خۆیەوە لە ناوچەکەدا مەترسیان بۆ دروست بە عەرەبستانێک لەو وڵاتانە سەر و هەر ئەوەیە کە دەیبینین ئێستا باز لەوە دەکرێت کە عەرەبستانیش یارمەتیدەری ئەو هاوپەیمانی ئاسمانیە بوو بۆ بەرپرسدانەوەی موشک و دڕۆنەکانی ئێران کە نایانەوە بە شێوەیەکی ڕاستەوە خۆ باسی لێ بکەن وڵات گەلێکی تریش دەڵێن کە دەستی تێدا هەبووە لە مسریشەوە کە دەڵێن کە مسرەکانی ئەوانش توانای ئەویانە هەبووە کە یارمەتیدەر بن ئێمارات بە هەمان شێوە کە زانیاری بدەن بە ئەو هاوپەیمانێتی کە هاوپەیمانێتی نافەرمەی کە ئێستا بوونی هەیە من پێم وایە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵێ ویستمەوە بڵێم کە دوای هێرشی ئێران بۆ سەر ئیسرائیل ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕۆشتە قۆناغێکی ترەوە کە قۆناغەکە پێش هێرشی ئێران بۆ سەر ئیسرائیل بەریەکەوتنەکان لە ئاستی ئەکتەری دەوڵەتی و نادەوڵەتیا بوو ملیشیاکانی سەر بە ئێران لەگەڵ ئیسرائیل ئەمریکا ئەو هاوپەیمانیەی دەریایەکە لە دەریای سوورا پێکیانێ نابوو دژی حوسیەکان بەڵام دوای هێرشی ئێران ئەو قۆناغە تێپەڕیوە ڕۆشتە ئاستی دەوڵەتەوە ئێران لە خاکی خۆیەوە هێرشی کردە سەر خاکی ئیسرائیل و وڵاتانی عەرەبی ئەوە کە دەبینن لە ئێستادا هاوپەیمانێتێک پێک هات کە توانی ئەو موشک و دڕۆنانەی ئێران بەرپەرچ بداتەوە کە بێگومان ئەوان بەنیازێکی وای دەبینن وەکو ئەوەی کە بتوان خۆیان لەو هاوپەیمانیا ببینەوە لە بەرابەری مەترسیەکانی داهاتوودا ئەمێ بڵێم کە قۆناغەکە زۆر گۆڕانی بەسەردا هات دوای هێرشی ئێران و گۆڕانکاری زیاتریش دێنێتە ئاراوە لە دوای ئەو هێرشە زۆر باش کاک مەیسەم ئەو گرژی و ئاڵۆزیانەی کە لە بینی ئێران و ئیسرائیلە هەیە یعنی گرژی و ئاڵۆزیەکن لەگەڵ مێژووی ئەم دوو دەڵۆتەیە بەرامبەر یەکتری دێن پێ دوایە ئەو وەڵامدانەوەیە ینی وەڵامدانەوەکان بە قەباری هەڕەشەکان نەبوون کە لە یەکتریان کردووە پێ دوایە ئەمە شانۆگەریە یان هێرشەکان ڕاستەقینەیە زۆر سپاس پرسیارێکی زۆر دروست و بەجێیە کە پێم وایە ئەبێ وەڵامی بدرێتەوە بە شێوەیەکی بنەڕەتی سەرەتا ئەوە بڵێم کە بەریەکەوتنی ئێران و ئیسرائیل بەریەکەوتنێکی 1 ساڵ و 2 ساڵەنێ بەریەکەوتنێکە لە ساڵی 1970 کە کۆماری ئیسلامی هاتە سەردەسەڵات بە شێوەیەک دژایەتیکردن و دژمنایەتیکردنی ئیسرائیلی کرد بە بەشێک لە پێناسەی خۆی واتە بەشێک لە ئایدۆلۆژی دەسەڵات ئەم بەریەکەوتنانە سەرەتا وەکو شەڕێکی گوتار دەبینرا دژی ئیسرائیل باسییان دەکرد قسەیان دەکرد دواتر ڕۆشتە قۆناغێکی ترەوە قۆناغی تیرۆر قۆناغی تەقینەوە ئەوەی کە لە ساڵەکانی 1992 تا 1994 لە ئارژانتین کرا کە هەر ئەم ساڵ چەند ڕۆژ لەمەوبەر ئارژانتین دادگایەک باسی لەوە کرد کە ئێران دەستی تێدا هەبووە دوای ماوەیەک ڕۆشتە قۆناغی ئەوە کە شەڕی سایبەری هێرشی سایبەری بۆ سەر دام و دەستگا ئەتۆمیەکانی ئێران کە ساڵی 2010 یەکێک لەوە نمونەیەکە کە ڤایرۆسێکی سایبەریان هەناردەی ئێران کرد و لە پێگەی ئەتۆمی نەتەنزا کە ئەو کات بە یەکێک لە گەورەترین هێرشی سایبێری بۆ سەر کەرەسەی پیشەسازی پێناسەکرا دواتر بینیمان هاتین وردە کە بەریەکەوتنەکان ڕۆشتە قۆناغی پرۆکسیەکانی ئێران لەگەڵ ئیسرائیلدا حەزبۆڵای لوبنان حوسیەکان لەولاوە حەماس بەشێک لە گروپەکانی ناو عێراق حەشتی شەعبی و ئەوانە بەڵام دوای قۆناغی پرۆکسی ڕۆشتە قۆناغی بەریەکەوتنی دەوڵەت
کەواتە ئەمەی بڵێمە پرۆسەیەک بوو کە هات ولا دوای هێرشی ئێران بۆ سەر ئیسرائیل ئەم قۆناغە تێپەڕی و ئیتر ئەم دوو وڵاتە ناتوانن بگەڕێنە دواوە و ئەو بۆ شێوازە باسی لێ بکرێت کە ئەمە شانۆگەریەکە لەبەرەوەی کەمە پرۆسەیەکە دەستی پێکرد هات گەیشتە ئەو قۆناغی کە ئێران بۆ مانەوەی خۆی ناچار بوو کە قمارێکی لەو شێوە بکات و لە ناوخۆی خاکی خۆیەوە موشک ئاراستەی خاکی ئیسرائیل بکە ئەوەی کە باسمان کرد لە سەرەتاوە ئەو هاوپەیمانیە قەرارە پێک بێت یان ڕەنگە پێک بێت لە داهاتوودا بەشێکی دەگەڕێتەوە بۆ ئەو ناچاریەی ئێران کە خستی ئەو دۆخەوە هێرش کاتە سەر ئیسرائیل و ئەو هاوپەیمانیە ئەگەر پێک بێت وەکو شکستێکی گەورەی استراتیژیکە بۆ ئێران دەبینێت بۆیە پێم وایە کە ئەبێت بەریەکەوتنی ئێران و ئیسرائیل وەکو ئەو پرۆسەی کە باسم کرد چاوی لێ بکرێت خۆناغەکانی ببینێت و لە داهاتووشدا پێم وایە ئیدیا ڕۆژهەڵاتە نابینە هەر جارێ بە سیناریۆیەکێ گواردنی جیۆپۆلۆتیک لەوێ دەبێت ڕوودەدەن جارێکێ بە سەدەما دەستێوەردانە وڵاتین ڕۆژئاوا گواردنا دوو سیستەمێن دەسەڵاتداریە لە ئەفغانستان و عێراقێ شون داهاتنا گرۆپên تونتڕا و گواردنا بێگومان یا جیۆپۆلۆتیک لە دەبەرێ شون داژی بەهارە عەرەبی نها بەرێککەفتنا دوو زلهێزên تەقلیدی yên deverê İsraîl û îran em behsê ev peymaniya Ereba jî dikên digel bêguman İsraîlê kewata ev şerê hejmûn gerayê dîdnata tewazuna hêzê li Rojhilatê Navîn dê berevkî ve vedgel ئەگەر باسی هێرشی ئێران بۆ سەر ئیسرائیل کەم پێم وایە کە هێرشی ئێران بۆ سەر ئیسرائیل لەسەر ئەو ناچارەی کە باسم کرد تا ئاستێک دەتەرنس یان بەرگری ئێرانی بردەسەرەوە خۆی وەکو تۆزێک بەهێز نیشاندا لە بەرابەری ئیسرائیلە لە بەرامبەردا ئیسرائیل کە ویستی وەڵام بداتەوە پێم وایە وەڵامدانەوەکە ئیسرائیل لەو ئاستەدا نەبوو کە ئیسرائیل باس لەوە دەکات لە بەرنامە و پرۆگرامی دەتەرنسی خۆیدا کە باز لەوە دەکات کە دەڵێت کە هەر وڵاتێک هێرش کاتە سەری من بە قەبارەیەکی زۆر زیاتر لەوە هێرشەکەمەوە سەریە وڵاتە وەڵامی دەدەمەوە بۆی کە ترسێکی لەلا دروست بکەم کە هێرش نکاتەوە سەری من ئەنێ بێ بەو شێوە کە بێ ڕێگری بکات لە هێرشکردن ئیسرائیل نەیتوانی بەڕاستی ئەو کارە بکات بۆ بەرژەوەندی گەلێکی تر ڕەنگە بگەڕێتەوە کە پلان و بەرنامەگەلێکی تر بەڵام ئەم وەڵامدانەوەی ئێران و ئیسرائیل بۆ یەکتر شێوازێکی وای پێهێناوە کە کایەی نیشاندانی هێز بە یەکتر لە نێوانی ئیسرائیل و ئێراندا خەریکە زیاتر دەبێت لە جاران و قۆناغەکانی دەڕواتە سەرەوە بەشێکیشی بۆ ئەوە دەگەڕێتەوە ئێران پێی وایە کە خۆی لە بلۆکی ڕۆژهەڵاتی دنیاواتە لەگەڵ رووسیا و لەگەڵ چین لەگەڵ کورەی باکوور ئەوانە دەبینێتەوە کە پێی وایە پاڵپشتی دەکەن و ئەتوانێت لە کۆمەڵگای نێودەوڵەتیدا هێزێک وەکو رووسیا وەکو جەمسەرێکی گەورەی دنیا پاڵپشتی بکات و بۆ ئەوەی کە بیاوێت بەرەو پێشون لە سیاستمان ئیران وڵاتێکی گرنگی ڕۆژهەڵاتە ناوینە ئیران بەڕێیا پشتیوانیکردنا حکوومێکە گرۆپên چەکدار حوسێن یەمەنێ فەرموڕێڕەوە بازرگانی یا دەریاسۆر بابلموندم هۆرمز عەدەن ئەvê هەمووی دەستی ئیران دەدانە تعتیلا ڕێڕەوا دەریایی کردە داماندەمدا لە عێراقê بێگومان ملیشات هەنە لە سووریە هەنە لە لوبنانê هەنە کەواتە تو نابینی گەل و هێزا ئیرانê ئیدی فعلەن هێزێکی کاریگەرە پێویستە حساب و بێتەکرد ئەو هێزانەی کە هەیە لە ناوچەکەدا و پرۆکسیانەی ئێران هەمویان ئەکتەرگەلێکی نادەوڵەتین هیچ کاتێک ناتوانن لە قەبارەی دەوڵەتێکا خۆنواندن بکەن بەتایبەت لە بەرابەری جلهێزێکە وەکو ئەمریکا ئەو ڕێڕەوە دەریایی کە باست کرد حوسیەکان دەتوانن کێشەی بۆ دروستکەن یەک جار دوو جار کە ئەو کێشیانە دروست کرد ئەمریکا هاوپەیمانیەکی نێودەوڵەتی دەریایی دروست کرد لە دژی حوسیەکان و ئێستش زۆربەی ڕۆژەکان لێ دەدا ئەوان ناچار دەکا بە پاشەکشەکردن بەڵێ دروستە ئەوەی ڕاستە کە ئەتوانن سەرێشە دروستکەن بەڵام ئەو هێزانە ئەو پرۆکسیانە لە شوێنێکدا هەیە کە ئیتر ناتوانن لەو قەبارەی کە هەیە زیاتر یاریکەر بن بڕۆنە پێشەوە لەبەرەوەی کە لایەنی بەرامبەری ئەوان هێزێکە وەکو ئەمریکا کە یەکێک جەمسەری گەورەی دنیا پێناساکرێ بەریتانیایە فەڕەنسایە ئەڵمانیایە دانیمارکە وڵاتگەلێکی ترن کە ئەو هاوپەیمانیانە پێکێناوە هاوکات ئەگەر چاو لە شەڕی ئیسرائیل و حەماس دەکەین لە غەزەدا حەماس توانی زەربێک لە ئیسرائیل ببەشێنێت یانە توانی سەرێشە بۆ ئیسرائیل دروست بکات بەڵام کارەساتەکە ئەوەیە کە ئێستا دەیبینین لە غەزەدا ڕوو دەدات و ئیسرائیل بە هەموو هێزی خۆیەوە خەریکە دەڕواتە پێشەوە کەواتە ئەمە بڵێن کە
هێزی نادەوڵەتی ئەکتەری نادەوڵەتی ئەتوانێت خۆنەواندن بکات بەڵام پێشکردنی پێی ئاسانترە بۆ دەوڵەت. زۆر باشە بەڕێز مەیسەم کاتمان نەماوە زۆر بە کورتی وەڵام بیتەوە سپاس دەکەم پێم وایە پرسیارەکە گرنگە بۆیە لەم کاتیاییکەم پێ دوایە جیۆپۆلیتیکی ناوچەکە ئێستا ڕوبەڕووی گۆڕانکاری بێتەوە پێ دوایە جەوەکە هەلەکە ساز بێت لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە جیۆپۆلیتیک بگۆڕێ سپاس دەکەم بە کورتی بێ. زۆر ڕاستە پرسیارێکی زۆر بەجێست. دیارە بەریەکەوتنی ئێران و ئیسرائیل لەم کاتەدا ئەبێ هەمیشە بڕۆینەوە سەری باسی لێ بکەین ئەگەرمانێ باسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستکەن پێشووتر ئەگەر وایە ڕۆژتینەوە بۆ 7 ئۆکتۆبر باسمان لە هێرشی حەماس بۆ سەر ئیسرائیل ئەگەر بەڵام ئێستا بێ باز لە 1 ئاپریل و 7 ئاپریل بکەین هێرشی ئیسرائیل بۆ سەر پەڵێستانەی ئێران و وەڵامدانەوەی ئێران. ئەم گۆڕانکاریانە کە هاتوتە ئاراوە درنجامی بەریەکەوتنی ئەو دوو وڵاتەسەوە ئەم گۆڕانکاریانە بەریەکەوتنانەی کە هەیە زیاتر دەبێت لە داهاتوە لەبەرەوەی کە ئەو دوو وڵاتە ناتوانین پاشەکشە بکەن لەوەی کە هاتووە. ئاسایی بوونەوەیەک بۆ ئێران هاتوتە پێشەوە بۆی کە هێرش بکاتە سەر خاکی وڵاتێکی تر وەکو ئیسرائیل و ئەمە ئەیهەوێت درێژەی پێ بدا ئێران ئەگەر تەرفەتی بۆ بێتوە پاڵپشتی نێودەوڵەتیشێ بۆیە ئەمەوێ بڵێم کە بێگومان گۆڕانکاری زیاتر پێوێتە پێشەوە لە ناوچەکەدا. بەڕێز مەیسەم مورادی شارەزای پەیوەندی نێودەوڵەتی لە شاری ئامبورگی دانیمارک سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەڕێز مەیسەم. سپاس.